چۆنن بگۆرن چۆنن ئەوڕێنە سەندە قسە و باسی گرنگ باسەکەین قسە و باسی زۆر گرنگ لەسەر هەڵوێستی نێچیروان بارزانی و ئەو گەمەی ماڵی بارزانی دەیانەوێ بیکەن ئەو گەمەی ماڵی بارزانی دەیانەوێ بیکەن دووبارە لەسەر ئەو کەیسەی ئێستا بەسە تا قسەی خەڵک کۆ دەبتەوە ئەوڕێن ئەندە قسە و باس ئەوە دەکەین ئەو کاتتان باش ئەوڕێن دنیایەک ڕێز و خۆشەویستی هەندێک نهێنی زۆر شاردراوەی نێچیر باس دەکەم هاوڕێیان ئەوە کات راپۆرتێکی ئەوروپاش باز دەکەم لەسەر ئەو هەڵوێستەی نێچیر مەسرور سەرۆکی دادگای تەمیز گەورە جەلاد و تاوانبار بەنگین قاسم هاوڕێیان بەنگین قاسم بەس بە قسەکە تا هەندە هاوڕێ دێن بەشدار دەبن نهێنی بڕوا بکە نهێنی ناو پاکەت دەی نێچیروان بارزانی هاوڕێیان یەک دەقیقە دەست پێ دەکەین هاوڕێیان دنیایەک خۆشەویستی هاوڕێیان بۆ ئێوە دنیایەک خۆشەویستی هاوڕێیان ئێستا خەبەرێکم خوێندەوە گوایە نێچیروان بارزانی دەیەوێ لێبوردەیی بۆ ئەو پێنج زیندانە دەربکات یعنی ئەمن هیوادارم هەموو قسانی من دەیکەم تەندروست نەبیت و قەزم لە تەندروست نەبی ئەنی نێچیر بتوانی بڕیارەکە دەربکە ئەری هاوڕێیان دەنگم چۆنە توخوا تەمەشا بکەم بژبورن هاوڕێیان ئەمن کەم سەیری چات دەکەم ها ئیتر کەسێکە پرسیاری کرد بڕوا بکەن ئەگە دوایە ئەگە زۆر نەبی نەبتە هەزار کۆمنت توشتیواڵە ئەمن دەخینمەوە کە زۆر دەبی یعنی جاریوا دەبی یەک شەو ڕۆژە دیاری دابنیشی هیوادارم ئەمن هەڵە بم نێچیر بتوانی لێبوردەیی تایبەت لە بەخاتری خێزانەکان ئەگەنە ئەوانە هیچ تاوانیان نەکردی لێبوردەی تایبەت لە بۆ مجریم دەردەکرێت کە جەریمەک بکە بەڵام ئەوانە هیچیان نەکردیە
زۆر باشە کاک حەمەجاف زۆر باشە دەست خۆش هاوڕێیان نێچیر ئێستا دەیەوێت ماڵی بارزانی بەڕاستی لەو کەیسی پێنج زیندانیا گەمەیان کرد دیوەک خۆیان وا پیشان دەدەن کە ئەنەما ئەوان هەوڵی گۆڕینی دەدەن هەر لە بدایەتەوە ها بەڵام لە ناوەڕۆکدا ئەوانە نایکەن خەو ساوڕێنێکدا زۆر ببورن هاوڕێیان ببورن هاوڕێیان شوێنەکەش ئەوانە نایکەن هاوڕێیان ڕاز ناکەن نێچی ڕاز ناکە ئێستا پێتان دەڵم لە بە چ ڕاز ناکە حەز دەکا بەس ناوێری من هەندێک نمونەتان بۆ بڵێم هاوڕێیان کە بڕیاریدا ئەو زەختە گەورەیانە سەکرە دیارە هەتا ئێستاش پارێزەرەکانی نیانتوانێ بگەنەکنی ئەو ئابڕوچوونێکی زۆر گەورەی یەکێک لەو ئابڕوچوونانەی ئەو دادگایە دوو بدایەت مەسرور بارزانی هات گوتی ئەوانە مجریمن و هەوڵی تەقینەوەی سەفارەتیاندایە هەموو مازانی ئاسایش و سیخوڕیان بە وڵات کردیە بەس وەرە مەسرور بارزانی بەمە بڵێ ئێستا سیخوڕیان و کام وڵات کردیە پێشتر گوتت وەڵاوە لە ئەمریکا و ئەڵمانیا دوای ئەو جارێ ئەوانی شتلادا ئێستا بەتاڵە هاوڕێیان بۆ زانیاری ترێشێک لە فەزاعەتە گەورەکانە یعنی ئێستا ئەوانە سیخوڕیان لە چ وڵات کردیە دیار نییە تەوان ناشوێرن بۆ زانیاریت برێن ئێران ئەمە لە کەیسی نیاز عەزیز لەگەڵدا بووم هەموو ئەو ئاوڕێیان لە کەیسی کارزان کەریم لەگەڵدا بووم سەید ئەکرەم لەگەڵدا بووم هەموو ئەو کەیسانە لە 2011 ئەوە بوو یەکێک لەوانە ئەم دێتە بیرم کەیسی قەزم لە ترسنۆچیان دێ لە ئێران و تورکیا زیاتر لە ئەوروپا و ئەمریکا دەترسن زیاتر لە ئەوروپا و ئەمریکا زن بڕاو بکەن لە کەیسی نیاز عەزیز ئەو جەعفەر ئیمیچیە وەکو گوتەبێژی ئەوە پارتی هات گوتی نیاز عەزیز لەگەر ئەوەی تەنسیقی کردیە ئیطلاعاتی ئێران وەڵا خێزانەکەی ئەو دەمی لە خەت بووین لەگەڵی وتمانامەیەک بدە هەموویەکێتی هەموو سەفارەت و قونسڵیەکان وەڵا دایان پێی هاوڕێن توخوا بەس ئەوەش خشی زەرورە نیو دەقە هاوڕێیان زۆر داوای لێبوردن دەکەم مەکتەبی کچەکەم بوو کچەکەشم ئاوتیسمی هەیە ئیتر زەرورە بە دایکیم گوت بستە دوای داوای لێبوردن دەکەم بۆیە نەدەکرا ئیتر بێمە سەرەوەی ینی گوتیان وەڵا نیاز عەزیز سەر بە ئیطلاعاتی ئێران وەڵا خێزانەکەشی بە مختەسەری نامەیەکی داس هەموو سەفارەت و قونسڵیەکانێک لەوانە قونسڵیەی ئێران بڕوا بکەن قونسڵیەی ئێران داوای لە حکوومەتی هەرێم کردنەوە بدە یەکسەر تۆمەتەکەیان نادا لایەندا نەوێران بڕۆنە سەکەی ئەوانە زۆر ترسنۆکن لەوانە بۆیە ینی ئێستا تۆ ناوێرن بڵێن تۆمەتی ئێران تورکیاس ئەوە بکەن بە تایبەتی ئێران هەر ڕۆحی لێ چوە ئەوە نییە بە هەمومان ئەڵێت بەس ببتە کتاب ناوێرن ئەو شتانە بکەن بۆیە ئێستا هاوڕێیان ئێستاگە سیر بکەن تۆمەت نمایە ئێستا شێروان و گۆدار و ئەیاز و هەریوان و شڤان تۆمەتی چ جاسوسەکیان لە من دەدایە هیچ دیار نییە هیچ وڵاتێک دیار نییە تەقینەوەی چیانیان کرد هیچ دیار نییە ئاسایش هەرێم چیان تێکدایە چیان لە گیرایە تاپڕ هەموو هەوڵی تێکدانی ئاسایشی هەرێم بە تاپڕە چییە کورە وەڵی مەسرور بارزانی حەیات چوونە بە جددیمە حەیات چوونە بە تاپڕێک حکوومەتەکەت کابینەکەت هەر بۆشێتەوە ئاسایشی هەرێم بڕوا بکەن لە ناو دادگا لە ئەوەکەش نووسرا لە بڕیاری دادگای تەمیز ئەو چەکەی کە پێی ژراویستیان ئاسایش هەرێم تێک بدەن چێت تاپڕە
إلهي أو أويكا كل همي نكتة والله أو مسرور بارزاني أو دادقاي باتي همي نكتة لا ألف لويا هاريان بويا استقامي تشانا دستمالي بارزاني من هز بودكم يوادارشم هلبم يوادارم نتير بتواني لبردويا تايبت كدر بكات كأوانا مجرمش نين شايسة لبردن نين كساني زور شورجيرون اجتماع پرورن هر یک چند روزک لروزانیان لهمو خانواده بارزانی پاکتره یک روزیان بروا بکن که استاک بسی خورد چه اوان چه ایمه من او روزش باسم کرد استاج دوباره دکموا اگر مسرور بارزانی سروشی دادگاه سروشی آسایش جرأتیان هیا لیک شوین بلگه یک بدن اما که ایمش نومان هیا اگر روش نکراب تو نازم عبده شباتیان روش کردو برحال اما آمادین ليرش كات كان كسكا بيني نئيرة يا ور ليرش كات مالي كان يعني تكستك بنص بعد دادقا بلغيك مالا داز بك ايما تخريبات ما كردية ببلغي دادقا ليدوانك بدن بزانا كل يرا ليرة راتان دچشين بمليون $1 غرامتان دكين وهم تاوانا كان نشتان دوكومنت دكين بلام ناويرن دبروي دادقا نية لكردستان قشمري خانة كي كرايتوا لتاريخ كرد قشمري خانة وانا بوا هاوريان لبستيك كحكومة العراق دروز بتاعست قشمري خانتين دادقا أو دادقاي أو 6 سال بوا هارن بمسألة وكا كدادقا كزاد زيش زور قولوا بلس دادقاي كا روجي كم أو حاكمة هرشيكو دوكيت كا زور بهمني بجواتي بواريان دا هو بو ليجني بارزركان هاتن قوتيان والله بپوزیتیو باسیان کرد بوادراو وایو یعنی زوجیان خلقان که بدوی پارێزەرەکان مەدعو سەنای دادگایەکە بکرێ بەڵام ڕۆژی دووەم گورزەکەیان وەشان ڕۆژی دووەم گورزەکەی خۆیان وەشان لێدوانی پارێزەر زۆر زدا لەگەڵ لێدوانی ڕۆژی دووەم ئاسایش هات بڕیارەکەیان دەرکرد قەشمەری خانەکە دەستی پێکرد بەڵام ڕۆژ یەکەم مەجالیاندا دوو هاوڕێیان كديو بارا أو هم زلزة عالمية لسر أو كيس دروز بوا أو زلزة قورية هستا مسرور الاستقبالي أمريكا كان وعدي دابو مسرور بازاني كدسكاري أو بالريارة بكيل برامبر أمريكا كان وعد الدابو كابرا تشي بابي متزبزبا تركض بيو أمريكا كان كوتشيل وزير خارجية أمريكي بو استاشا منازان أمريكي وألمانيا كان تيكا لما روجانا كامبين دكين داوای هەڵوێست لە ئەمریکا و ئەڵمانیا دەکەن بۆ پێشترێ قسەتان دەکرد لێست تاکە بێدەنگن زۆر گرنگ ژاوڕیان بێنە پشت ئەو شتانە ئیدانەیان بکەن ئەگەر ئەنگۆ مافی مرۆڤ نابی بەناو دەرهینان ئەوە بی کەیسەکە وەکو خۆیەتی و منە ئێستاکە لە 74 پەرلەمان وەزارەی خارجی یەکێتی ئەوروپا کەسایەتەکان تا نوێنەری یەکێتی ئەوروپا بنات بڕوا بکات ئەو دەمی جوابی داوە دوو تویتی نوێنەری یەکێتی ئەوروپای لە بۆ ناردمەوە وتی ئەو هەڵوێستی ئێمەیە بنێرن ئەو فشارە بنێرن ئەوان بۆ ئەو فشارە دی دووبارە هەر ئەو دەمیش کەم بکەنەوە ئەدیان بە ئەمریکیەکان داوە بوو دیتان نێت مەسرور بارزانی بۆ یەکەم جار وشەی تاوانباران و تیرۆریستانی کردە جیراوانی بادینان و لیژنەی پارێزەرانی داکۆچی لەو زیندانیانە چوو بوون بە منیان گوتیان کورە قادر زۆر سەیر بوو لەبەر دەرگای بەنگین قاسم سەرۆشی دادگای تەمیز استقبالی کردین هەتا سەرێ قاوە و چوکلێت و ڕسم و کردیانە خەبەر و لەبەریان پارابوونەوە لە حکوومەتی هەرێمەوەندە ڕسوا دەکەن و ئەو دادگای خۆتانە هەتا بەردەرکەش بەجیان هێش بوو وەفدێکی ئەوروپیش دەچیت کە ئێستا دێمە سەرێ لەویش بەنگین قاسمی جەلاد و تاوانبار کە مجریمە گەورەکەی ئەویش لە دوای مەسرور بارزانی ئەو تاوانەی کردیە بەنگینانێدی هەردووچیان وعدیان دابوو کە دەستکاری ئەو کەیسە بکەن گۆڕانکاری بەسە بکەن بەڵام دوای دیتان بە هەموو خەڵکیان هەموو سار کردەوە بە مانگەک ئەخیری هەر بڕیارەکەشی دەرکرد ئێستا سەر لە نوێکە ئەو ناڕەزایەتی هەیە تووڕێیەکی گەورە هەیە کەمپینەکەیە دەیانەوێت خەڵک سار بکەنەوە بڵێن نوێچیر عەفو عام دەدا و پەلە مەکەن ئێدە بڕوا بکەن نوێچیر ناوێری ئەو عەفو عامەی دەربکە و ناشکە بەڵام هیوادارم من هەڵە بم نوێچیر هیوادارم جورئەتت هەبی غیرەتت هەبی چکە تو ئینسانێکی زۆر بێ غیرەتی لە بەرامبەر مەسرووری ئامۆزات
نەک ئێستا لە کۆنگرەی 11 بیستە گوت وڵی بەسمایە بە چەقوی لێکتری بدەین لەسەر دەرکردنی سەرباز هەورامی و دکتۆر نووری کە مەسوول گوتی نابیوانە دەربچی بیستی خۆی دەرچوان ئەتونەوێرە هیچ قسە بکەی سەرباز هەورامی ئەوەی دەرکردوشی گوت بەسمایە بە چەقوی لەگە نێچیری وە شەڕ بێ لە مەسروری بە شەڕ بێم وازنانی دەبیان گۆ دەرنەچ ئەو دەریشی نەچوان بە کەفی خۆی کرد بۆیە نێچیرەوە نییە هاوڕێیان بۆیە ڕاز ناکە و هاوڕێیان بۆ یەک شتکەتان پێ بڵم لە ڕۆژانێک لە بنەماڵەی قوربانی ئەو زیندانیانە بە ئێمەی گوت وتی وڵات بەرپرسێکی باڵای پاراستن بە منی گوتیە وەرە نامەیەکی پاکانە لە بۆ مەسعود بارزانی بنووسن هەمووتان لە بەری بپارڕێنەوە کۆت و مەرجعی و کۆت و وای 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 ئەمە بەریان دەدەین وعدبی بەردەدرێت بەس یەک دنیا مەتعوسنە ینی لێرە قانون هەمووی بەتاڵ دەبی هەمووی بەتاڵ دەبی وەرە بەس چکەوان حەزیان لێ ئێستاش بنەماڵەی قوربانیەکان بپارڕێنەوە لەبەر مەسرور بارزانی ئەوانە بەریان دەدەن بڕوان پێ بکە بگرێن و بپارڕێنەوە و بە شان و باڵیان دادەوە ئەڵڵا و عەفەزەهو الله و وچ سەدام هەبوو بەریان دەدەن هاوڕێیان من دوو شت باز دەکەم یەک ئێستا راپۆرتێکی شتی ئەوروپایە دوو دیدارێکی هەفتی پێنجی ڕۆژنامەنووس سەرنووسەری NRT کۆن و ماڵپەر کەناڵی سبەی ئایندەی کوڕەکەی نێچیروان مستەفا چیە توانە عوسمانە کە لەگە نێچیری دانیشتی لەسەری ڕەش هەردوو شتانەوە باز دەکەم کە ڕێی چ بووە لەسەر ئەو کەیسە هاوڕێیانەما لە یەکی شەش راپۆرتێکی شتی ئەوروپا لەبەردەستمانە بڕوان پێ بکە کاکمەکی ئامێدی وەخت خۆی هەمووی باس کرد من مەسەرەن کات نەبووە دەمی بکەمە سۆرانی ئەمیش قسە بکەم وتم کاکمەکی باسی کردیە پێویست ناکە بەڕاستی لەبەردەستمانە و بەرپرسین ئەو خەتەریشە یەک جملەی غەڵەت بکەین بەڵام لەبەردەستمانە نێچیر چی گوتیە هاوڕێیان نێچیر لەگەر یەکێتی ئەوروپا نوێنەر یەکێتی ئەوروپا کە سەردانی کردیە لە مانجی 5 کۆتایی مانجی 5 ئەڵێت ئەمنیش هاوڕام نوێنەرەکەی یەکێتی ئەوروپا لە راپۆرتەکەی وا دەڵێ نێچیر گوتی ئەمەش هاوڕاین کە ئەو کابینەیە پێشێلی مافی مرۆڤی زۆر کردیە و ناوبانجی هەرێمی خراپ کردیە لەگەڵتان داین و پێویستی بە چاکردنەوەیە و دەڵێ ئێوە ئەوەندە گرنگیشتان بە شێروانی دایە گەیانتەنە ئاستی ماندێلا تا ئەنەوە لای توانە عوسمانی شەمان شتی گوتبوو وایە نەتوانە وەبینێ شێروانیتان کردیتە ماندێلا لە ئێمە ئەوەندەتان احتیمام پێدایە هاوڕێیان نێچیر گوتبووی ئەمن حەز دەکەم ئەو بڕیارەی دەرکەم لێبوردەی تایبەت دەربکەم و پێشم وایە ناحەقیەکەیە لەسەر ئەوە ناحەقیەکەیە ببورن ناحەقیەکەیە لەسەر هەندێ بەڵام ئەگە ئەو بڕیارە دەرکەم ئەم ئستدام لەگەر مەسروری ئامۆزام و مەسعود دەکەم مامەم دەکەم دەرێ لەو زەمانەی ناتوانم ئەو لێدوانە دەربکەم ئەو لێبوردەیە دەربکەم ئەوە قسەی نێچیرە کۆتایی مانجی 5 من هاوڕێیان چکو بەروار گرنگە گۆڕانکاری گرنگە و نێچیر لای ئەوروپی ئەمریکەکانیش پێشنیازە چ کرد بەوەی دەرەوەی راپۆرتەکەی ئەوە معلوماتە چکو قسەی راپۆرتداوە و دوی بڕۆن داوا لە مامم بکەن مەسعود بارزانی کۆنگرەی کۆبوونەوەی هەموو حیزبە کوردستانیەکان بکە ئەویش بەشدار بیت لەوێ حیزبەکان داوا لە مامم بکەن مامیشم داوا لەم کە ئەمن ئامادەم ئەو دەمی دەتوانم ئەوە بکەم چکو نامتوانم دەرەقەتی مەسرور و مەسعودی نایم لەو زەمانەی وای نووسە لەو کاتەی ئەمن لێبوردەیی دەربکەم لێبوردن لە بۆ ئەو پێنج زیندانەی تایبەتەی دەربکەم ئەوە قسەی نێچیرەوە پێشی وایە ئەو کابینەیە زۆر خراپە لە ڕەوشی مافی مرۆڤ وەکو ئێمە دووبارەی دەکاتەوە کە وەزعەکە زۆر خراپە هاوکات هاوڕێیان بەنگین قاسمیش کە سەرۆشی دادگایی ئەوەیە دەڵێت
بەهێمنی و داوایان لە یەکێتی ئەوروپا نوێنەرەکەی یەکێتی ئەوروپا هاوڕێیان زۆر گرنگ بوو نوێنەری یەکێتی ئەوروپا نوێنەری ئەمریکیەکان چون لەگەر سەرۆکی دادگای تەمیز دانیشتنیان کردێ لەگەڵ دادگاکانی کوردستان بەس تێناگەن ئەو پارتی و ئەو مەسرور بارزانی کەس نازانی وەکو سەدام و مەسەلەی بازۆفت و وەکو مەسەلەی کشانەوەی کوێت و یان ئەوەتە وەکو ئەردۆغان ئاوا سوک و ڕسوا دەبێت و دەهەندە زەخت دیکتاتۆرەکان هەمووان سەدام وابوو داروبەر لەبەری پاراوە بازۆف دامەکە لە کوێت بکشێەوە داروبەر دەڵێتە ئەردۆغانی بکشێەوە ئەسلاعەدین دیمیرتاش و هاوڕێکانی بەردەکە چاو هەر دەیوێ بەزەوق خۆی بکە دیکتاتۆرەکان یەک مەدرسەن ڕەنگ و ناویان جودایە بۆیە بەنی قاسم ڕای وایە کە گوایە داوای لە مەسرور بارزانی کردیە گۆڕانکاری لە مادەکە بکرێتن باشترە وای گوتیە لای یەکێتی ئەوروپیەکان و داوای لە یەکێتی ئەوروپا کردیە کە سومعەی هەرێم گەلە خراپ بووە لە ڕووی مافی مرۆڤەوە هیوادارین هەوڵ بدرێت چاک بکرێتەوە لەوە زیاتر خراپ نەکرێت ئێکاچی من جەنابەت یەک لەوانەی هەڵسای هاوڕێزانی چیان کردیە تاان ئەو لیژنەیە کە ئەو بڕیاری تەمیزی دەرکرد هەستا ئەو بەنگینە ناموبارەکە ئەو بەنگینە مجریمە هەمان دۆسیەیش ئەو پێنجزیندانەی تەسلیمی هەمان ئەو پێنج کەسە کردەوە کە بڕیارەکەی تەمیزیان تەصدیق کردبەوە واتە ئەو مامۆستایەک تەصحیح قراری کتابەچ کردبی تەصحیح قراری دەرەجەی ئیمتیحانی دەفتەری یەکەچ کردبی مدیرەکە برێ تەڵەبەکە تراس بکات مدیرەکە برێ مامۆستا سەر لە نوێ تەمەشایەکی بکەوە ئەوە دەی بچی بدەیە کەشکا کەسی هەستا دایە و سەر هەمان لیژنە ئەگە بیدا با لیژنە 11 کەسیەکا بوو بێگومان لەوێ گۆڕانکاری بەس ئەو بەنگینەش بەشدارە لە ترسی مەسرورە ئەوە نییە بەنگین ناوت ڕەش نەک لە ئامێدی لە مێژووی قانون لەو سوندە دە سووریەی لە بەرامبەر کورد و کوردستان و مجریمی وەکو یعنی لە بەرامبەر ئەو پێنج خێزانە هەر ناڵە و ئاڵەیە کە بێ لە دوای مەسرور بارزانی بەنگین ئامێدێتی مجریمی دوێنێ ژمەکی ئامێدی دەنجی لۆ ناردی ئەمن لۆم دەنادی بە ژمەکی بە بادینی لۆی ناردی پێی گوتی کە پەیکەری ناپاچی لۆ بۆ دروست دەکرێت لە ئامێدی هاوڕێیان مەسرور بارزانی چی لەگە یەکێتی ئەوروپا گوتیە تاوان یەکێتی ئەوروپا داوای دیداریان کردیە ڕەتی کردەوە لە شەرمان لە گەرمەی تاوان ئەوە وەختی ڕووداوەکە کە زەجەکە ببوو خۆی دزی بۆ کە گوایە وەختی نییە دوای ئەوە ئەو داوای لە یەکێتی ئەوروپا کردبوو کە بیبینن بەڵام ئەوان نەیان دیتبوو ئەوانیش خۆیان وتبیار مەشغوڵین بدایەت متەڕەدد بووە شەرمی کردیە لەبەر هەرچی چۆ سەر کۆنەی کردیان بە ئەمریکی بە وەفدە بیانیەکان بە ڕێکخراوەکان زەجەیەکی زۆر گەورەی لەسەر بۆی پێی شەرم بوو بەس دوای ئەو بەخۆی منێتی مەسرور داوای کردێ بیبینەوە نەیتوانیە هاڕێ من ئەو قسانە دەکەم بەرپرسم لێ فشەش ناکەینە بەرپرسینەوەی هەڵادی ئەوروپین راپۆرت یەکێتی ئەوروپامان لە دەست نەبی شکایەتمان لێ بکرێتە دەرەی نەدادگا بەس لەبەر دەستمانە و ئێمە دەستمان زۆر دەڕوە و خەڵکی جوان لە هەموو شوێنێک لە پاراستن لە زانیاری لە ئەنجومەنی وەزیران لە ناو کادیر لە سوپا بڕوا بکەن لە هەموو شوێنێک معلومات دەدا کاکە معلومات دەداتەوە دەنگە ڕەخنەگرانە یعنی تەسەوەر کە مەکی ئامێدی وێنەی خێزانی بنەماڵەی بارزانی دەرهینە بڵاویشی کردەوە ئێوە بە چێ دەکرێت بە جددیمە چێ دەگاتە ئەو قوڵای ئەو وێنانەی خادمەوەکانیش نییە خادمێک پۆلیسێک سایقەک نییە ناتوان ڕسمیان بگرن ئەوە لە قوڵایی ئافرەتەکانی خۆیان بەدەستیان گەیشتیە یعنی ئێستا بۆیە یعنی دارزانی ئەو دوو حزبە گەیشتە ناو خێزانەکانیان ناو هەموو شوێنەکانیان بێزارن لێیان گچکە و گەورە لێیان بێزارن هاوڕێیان لێگەڕن ئەوانەی کە دەڕشێنەوە ئەولادی مەلهەو گوندی لوبنانی کە دەستکەوتی کابینەی مەسرور و نێچیریە گوندێکی لوبنانی هەیە خەڵک کۆن لە بەعاج لە کوردستان دەچۆ بەغدا و بەعاجی مووسڵ و ئانەلۆ تێربوونی سکس و ئافرەتکردن ئێستا خەڵک بڕوا بکەن لە خەلیج بڕوان پێ بکەن لە خەلیج لە عێراق لە ئێران لە ئێران نا لە وڵاتە عەرەبیەکان دێت لە کوردستان لە بۆ سکس کوردستانی واکتە قەحبەخانێکی گەورە یەک لەوانە گوندی لوبنانیە ئەوانە جون دەدەن لێرە ئەولادی گوندی لوبنانین بە ئێمە ئەولادی گوندی لوبنانین و باب و داکتان زۆڵمە بی منداڵی وا بێ ئەخلاق پەروەردە ناکات کاچی من وەرە قسە بکە وەرە گفتوگۆ بکە واز لەو ڕشانەوە سیاسیانە بێنن کە قسە بە ئێمە دەڵێن
يعني تسيع دي جون بمن دي أم تصدقهم تسيع يعني تسيع هزار جون بدا بس اگر بابو داكتان زول مبي وپروردهی کرد بنان جوێنی بازاری بە ئێمە بدەن و حزبەکەتان و قوتابخانەی بارزانی ئەگەر ساقید نەبی نەوەی وا پەروەردە ناکاتن کە هەموو لایڤەک دێن نییە جوێن بە دایک و خوشکمان دەدەن بەڵام ئێمە مانان چۆن دەکەین یعنی ئێمە ناتوانین ئێستاکە قسە هەموو شتێک بکەم ناتوانم جوێنەکەش بدەم بەس کاچی من ئەخلاقیان من ڕێم نادەن نە دایک و باوکم نە ئەو پەروەردە سیاسیە نەدەمەوێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی وا نەوەی ئەو دیلە بێ ئەخلاقە پەروەردە بکەم کە فێربی جوێن بدا فێرە دیالۆگ دەبین وەرە گفتوگۆ دەکەین هاوڵیان مەسرور بارزانی بێمەوە سەرخاڵەکە ببورن کە پەرتمان دەکەن مەسرور بارزانی لای قوبات تاڵەبانی گوت زۆر پەشیمانم لەوەی کە ئەو لێدوانەمدایە کە ئەوانە جاسووسن هیچ بەڵگەی نییە هەوڵی تەقینەوە و شتیاندایە هیچ بەڵگەی نییە وتوین نەدەبایەوە بڵێم سومعەی خۆم و حکوومەتی هەرێمم لە کەداریان خراپ کردێ باوا بڵێن وا نووسرایە لە راپۆرتەکەی یەکێتی ئەوروپا پەشیمانە مەسرور بارزانی واشت گوتیان نالەکن قوبادی کۆیلەت کە گوت بوو دەمنەوانە بەردە ئەوە بڕیار دەدەمەوە یەکێتی و لاهوریش چ دەکە با بکە ئاڕێیان بڕوا بکە مەسرور گوتی ئەوە من دایانگرمەوە نەمنەتی ئەمریکا ئەوە دەزانم نەمنەتی لاهوریش دەزانم بەهەر لە خۆی بەیان نامە دەربکە بۆیە مەسرور بارزانی ئێستا ئەو لێدوانەی زۆر پەشیمان بووە کە لە میدیاکان لە بەرامبەر ڕۆژنامە نووسان گوتبووی کە ئەوانە جاسووسن چکۆی شوی نییە لەبەر لە دادگا دەربکەوە نیشانیدا ئەخویریش قسەکەی خۆی هەموو جێبەجێ کرد چکە مەسرور لای یەک شتە ئاوتیسم هاوڕێیان نەگۆڵی نازانە من لاڵێکم ئەوەندە دەبینی ئەو لا نابینی مەسرور لەو سنفەیە ئاوتیسمە دەرێ نابی قسەی من بشی ئیتر تەواو کێشەی کورد دەڕوا سمعی هەرێم ئەوە دەبی هەموو دنیای دانەی دەگەر گرنگ نابی ئەو قسە چی کرد تۆ ئەوەی بەم سارعی تێدەگە بڕوا بکە با بە حکوومەتداری دەوڵەتداری کۆمەڵێک پرەنسی بوو قوانینە نەوەک ئینتقام نەوەک تۆڵە نەوەک دەڕەشی بەڵام مەسرور بەوەی تێدەگە بێمە سەر ئاوڕێیان لە حوتی سێ ببرن حوتی پێنج توانا عوسمان کەسێکی زۆر ساقت ئاوڕێیان کەسێکی زۆر دوو ڕوود تاەن بڕوان پێ بکەن ئەو ڕۆژنامە بەشەک لەو ڕۆژنامە نووس و ئەوانە هیچیان کەمتر نییە لەو سیاسیانە لە فەسادکردن لە درۆکردن لە فێڵکردن لە بازرگانیکردن ئەو توانا عوسمانە بای $2 ملیۆن بەس شوقەی لە ناو ئەوەی لەکنە من هەیە $2 ملیۆن هەژنۆ شوقەی هەیە شوقەی بێڕەوشتی هەیە کە هەموو کەرەسەی جنسی تێدا هەیە توانە عوسمانە توی بەس بە معاشت مانجە $20,000 $200 ملیۆن لە چێ خڕ کردەوە ئیتکەش هاوڕێیان ئەو توانە عوسمانە سەر ڕاوێژکاری نێچیریە تو هەوڵ دەدا بتە ئیش دەکە بەڵام لێ تێک دەدرێ دەتوانە بتە ئەوەی لە شوێنی ئاکۆ محەممەد دابدرێ بۆ زانیاریتان لە شوێنی ئاکۆ محەممەد دابدرێ لەو لاش لەگە چیای کوڕینە شیروان مستەفا کەناڵی سبەی دروست دەکە سبەی لەمانش 12 گوایە بکاتەوە مانگانە 7,115 ئەوە 115 لە داهاتەکەی ئەو بی لە حوتی پێنج ئاوڕێیان دانیشتەی لەسەری ڕۆژ لەگەڵ نێچیروان کردیە لە بارەگە هەرە تایبەتیەکەی لە حوتی پێنج لەسەر زیندانیانی بادینانە سەبەس قسە دەکەم کە نێچیر چی لەکنەوی گوتیە بۆیە دەرەم نێچیر درۆزنە وەڕاز ناکە هەندە فشەی کردبوو ئەم دوای دێمە سەرێ نێچیر دوای دێمە سەر فشەکانت لەکن ئەو خەڵکانە لە مام من ناترسێم و مەسرۆری ناترسێم و وخوا فشەکەری نێچیر یەکێک لەو شتانەی کە باسی کردوە توی ئەم پێم وایە ئەو 5 ڕۆژنامە نووسە جاسووسن یارمەت پەکەکە دامی پەکەی کراینە و مجریم جاسووس و دام لەگە پەکەکەیان هەیە بڕوان پێ بکە
بەڵام لەبەر خاتری سمعەی ماموان مام و چاکردنەوەی وەزعەکە و ڕکلامێک لۆ خۆم ئەمن هەوڵ دەدەم لێبوردەی تایبەتیانەوە دەربکەم وای قسە کردبوو حوتی پێنج من ئاوڕیان چکو بە دەقەیە ڕاپۆ مازانن ئەمریکا زەختەچی لە مەسروریش بکە ڕەنگی تەساهول بکە بڵێ نێچیر ڕعفەکەی دەربکە بەنمونە بەڵام نێچیر وای گوتبوو ڕای زۆر خراپە لەسەر ڕۆژنامە نووسانە و ئەوەی دەیکا گوتووی بەس بکەم لەبەر ڕکلام لە خۆم و گەڕانەوەی سومعەتی ماممە خەزووری هەچەندە لاندە شوێن فشەی کردبوو کە تەمەنای لە ناوبردنی بکە دێنە سەر زۆر شتی نێچیر زۆر شتت لەوێ وای گوتبوو ئێتر ئەو توانە عوسمانە پێشنیازی کردبوو کە ئەفعامەکەی لۆ دەربکە و بەخۆ شتەشی لە بۆ بنووسی لێبوردەیی دەربکە بەس نێچیر ناوێری هیواداریشم بۆ وێری نێچیر هەلە بە خاتری و پێنج خێزانە هەلۆ خسومعی خۆت کورە بابە یەک جار غیرەتت هەبی یەک جار وەچی فواد مەعسوومی بێ کەرامەت مەبە وەچی ئەو هەموو حزبەی وەچی گۆڕان وەکو تیمی حکومەتی قوبات بێغیرەت مەبە ما یەک جار غیرەتت هەبی تحەدا بکەن ژیان بە تەحەداوە خۆشە هاوڕێیان بە ئیرادە و بە کەرامەت و بە ئەوە خۆشە نێچیر جارێک تامی جورئەت بکە هاوڕێیان نەکەرە و دیتان فواد مەعسووم ئەو کە لەسەرا تو ویژدانتان ئەوە ژیانە ئینسان تێیدا بژی نەوێری دامەزرێ نەوێری هێزێکی شاخ و سۆسیال دمی نەوێری لێدوان لەسەر ئەو کەیسە بدات سندان لە پارە لە مانساب یعنی سبەی دەمریتن کورە بدە تۆپی یعنی بەڕاستی کاکەمالی کوردستان قسەشی جوانی وەڵای گوناحە بە سەگ بگۆترێت تۆپی بۆوانەش بگۆترێ مردی بەجددیمە پێویستە ئاڵوگۆڕ بکرێت لە وشانە سەکار بوونەوەری زۆر عەزیمن وەڵە گوناحە تا مقارنە بەوانە بکرێتن کاکەوە سبەی دەتۆپی کەمە فواد مەعسووم دەتۆپی یعنی چ بەروبوومت هەبووە لە زەرەر زیاتر بە خۆت و ئەولادەکانت و ئەوە باشە چێ دوو قسەی خێرت لۆ دەکاتن چ لاپەڕەکت لە مێژووی تۆمار کرد فواد مەعسووم هەمووتان نازانم ئەو سکرابانەی یەکێتی بەر لەوەی بمرن ئەو هەموو قیادە و مەکتەب سیاسی یەکێتی وەڵڵا بۆن ئاودەستیان لێ دێ زۆربەی قەدیمەکانیان زەلیل بێکەرامەت بڕۆ هەمویان سیر بکە یان تەسلیمی پەق بووینە پارتیانمانە ئاخر نمونەیان ئەو فوعادە ئەمن علاقەم نییە داوە شەی سەرزل هاوڕێیان لای توانای ئەوەی باس کردبوو کە ئەو هەوڵ دەدا بەڵام لای یەکێتی ئەوڕۆپا نێچیر گوتبی لەو زەمەنەی ئەمن ناتوانم ئەو بڕیارە دەرکەم سدام لەگەمام دەکەم تاوان هاوڕێیان ئەو ڕاوێژکارە نوێی نێچیروان بارزانانی توانە عوسمان ئای چۆن ئێوەش بەشەکن لە فەسادی کۆمەلگا چۆن بوونە بەشەک تاجر لەولا دەخۆن لەولاش دێن ئەوە دەکەن ماوەیەک ئەو توانایە هەموو زانیاریەکانی دەڤەری سلێمانی مکەسەراتی مەسعود و مەسرووری دەدا میدیای سلێمانی ئێستا شتی کەش دەکات بوویتە ڕاوێژکاری نێچیری لەولاژەکە گۆڕان مدیری تەلەڤیزیۆنی دەبتەی چیای نێوشیروان مستەفا بەس پێم برێت چیا فەندی 100 ملیۆن دۆلار لە چێ پەیدا کردێ لەو تەلەڤیزیۆنەی بەس بەم برێ 100 ملیۆن دۆلار کوڕی نەوشیروان بەس لە تەلەڤیزیۆنی داینایە لای توانە عوسمان گوتیتی 100 ملیۆن دۆلار کوڕی باوکی هەژاران هاوڕێیان نێچیروان لەوێندەر لە بۆلیڤارد لەناو جەرگەی هەولێر شوقەیەکی دایتە ئەو توانە عوسمانە قەڵەم ویژدان فرۆشەی کار ڕۆژێ لەگە مەسئولەکە لەگەر دەیار شوێن دەکا بە 42 دەفتەرە ناندێک برن 50 و 55 دەکا 363 مەتر چارگۆشەیە لەناو جەرگەی هەولێر هەموو ئەوانەی هەولێری دەزانن بۆلیڤارد چش ئەوەشی ڕاقیە یعنی خەڵکی کوردستان خەلیج کە دەستنا کوردستان دەستنا شۆخەکان لەوێ دایتە توانە عوسمانی بە هیوادارم لێ وەربگریەوە نێچیر چکم مستاهیلە کورە لە 20 شوێن ڕاوێژکارە قوڕم ساغا لە 20 شوێن بڕوا بکە هاوڕێیان بەهەرحاڵ ئەوە بوو من پێم وایە ماڵی بارزانی دانوێ هەموومان ساردکەنەوە برێن ئەفعام دەرەکرێ وەکو مانکەیکە یەک مانجی ڕەبق هەموو سیگناڵەکان هەموو عەرەکاتیان لە دادگا لە مەسرور بارزانی لە میدیای پارتی بەوەی تجا هەبوو ئەوانە ئەفعام دەکەن یعنی برێم ئەوە مادەی دەکەنە مادەی خراپ بەکارهێنانی مۆبایل و لەوێ بەریان دەدەن
لەبەرەوەی 6 مانگ لۆ ساڵەکە ئەو پەڕی و ئەوانە تقریبا 9 مانگە جیرانە وتمان بەریان دەدەن هەمومان هێدی بووینەوە کوسار بووینەوە وڵات هەفتەی ئەخیری بەمایان گوت مەسرور وای گوتی کورسیم نەسەدانێم بەریان نادەم و بڕیارەکەی دەرکرد و هەر سێ دادوەرە عەبدوڵڵا شەڕڤانی محەممەد و مصلح گەیلانی هورمزیاری مجرم هەر سێکیان ناویان چۆ ناو سوێندە دەستوریە درۆیان خوارد هەر سێکیان بەشدارن لەو جەریمەیە کە لەسەر قەڵای هەولێرێ مصلح عەبدوڵڵا شەڕڤانی محەممەد کەرکوچیەتو بەس ئەو دوێ کە ئەمە لەسەر قەڵاتی وەعدبی ئەو مجریمانە بارزان قەسابەکان هێرشەڕەشەکان هەموو ئەو هەولێریانە کە تاوان بەرامبەر خەڵکی هەولێری و ئەو کوڕ و ئەوانە بکەن پەیکەرتان لۆ بکەین زوو یادران دڵنیا بن دڵنیا ئایندەتان زۆر نمایە ئایندە بۆ ئێمەیە سەرکەوتن بۆ ئێمەیە ئەو شتەش کاتیە هاوڕێیان من هەر ئەوەندە بوو دەمێ بڵێم ئەو گەمەیەشکەی سیاسیە من بە هیوام هەڵە بم نێچیر جورئەت بکە ئەو لێبوردەیە تایبەتە دەربکات بەڵام ناوێری ئەڵڵاگە مامی یا مەسرور ئۆکەی لۆ بکە سەرۆکی هەرێمە بڕوا بکەن مەسئولی هێزی چەکدارەکانە عوزێریەکەیە ئامۆزای نەزەت حالیە ڕاوێژکاری بارەگای بارزانیە شتە ئەسکەریەکانی لۆ دەنێری نێچیر دەبی ئیمزا بکە هیچ بەدەست نییە کرد وەڵڵا نێچیر 100 جار پێ دەرم داوەتت دەکەم کاکە وەرە بە ئۆپۆزیسیۆن وەکوما هەر قسە کرامەتی خۆت دەکرێەوە کورەوە وەزعات بە شەرەفم هیچ بەدەست نییە تا ئامەیەدین معروفەچی لۆ هەندانیشم نییە لۆ هەندانیشم نییە بەڵام ئەوە واقع ئەتو باش دەزانین پڕ بەدڵ لە چەند شوێن گوتیتت حەز دەکەم لێبوردنی تایبەتیانە دەکەم لەبەر هەر شتێک بی هەلە بۆ سمعی خۆت بەڵام ناوێری ناترسنۆچ فەرموو ئەوە مەیدان ئەوڕۆپی ئەمریکیەکانیش پشگیری دەکەن بەس وەڵڵا ڕۆحت چوە لە مەسروری ئامۆزات ئاوڕێن هەر ئەوە بوو لە لای یەکێتی ئەوروپا گوتیتی ئەمن ناوێرم لەو سەردەمەی ئەو لە کۆتایی مانجی پێنج وەلای توانە عوسمانی ویژدانفرۆش گوتیتی ئەمن لێبوردیان نۆ دەرەکەم ئیتر نازانێت ڕۆژانی داهاتوە دەبێت هاوڕێیان من هەر ویستم ئەمدەوە قسە و باسە بکەم ببورن من کاتەکانم ئەو کاتە لە بارەگە نازانم شەو باشە بەس ئێستا ویستم ئەو سەرنجە ئێمە بەردەوام دەبین بڕوا بکەن ئەوەی پێمان بکرێ ئەوانە تازە سیمبولن وەکو سەردەشت و سۆران تا هەر 6 ساڵیش تەواو بکەن ئەو کەیسە لە باوەش دەگرین بەرز ڕادەگرین درێژەی پێدەدەین و دەسەڵاتی پێ سوک و ڕسوامان کردیە و ماهیەتی هاوڕێیان پێشمەگە چالاکیەکە خۆ بێ 2 چالاکی 3 چالاکی و بەگرتنی شارێک و گەڕەکێک و یەکێتی سەری ڕەشی کرد وەختی خۆی یەکێتی تەق و چەندین شوێنی دەگرت شوعی دەیکرد پارتی شکانی ماسی ئەو لای گرت وازام نەهشتاکان بەڵام خۆ بەعز نەڕوخا بەس باسییان ماندی کرد خەڵکیان وشار کردەوە ئەوە شوایە هاوڕێیان ئەوە شوایە کۆتایی گەمەکە نییە ها کۆتایی کەسیش نازانی کاردانەوەکان چ دەبی بەس ئێمە لەوە دڵنیان یەکێتی ئەوروپا ئەمریکا هەموو لە مەسرور بێزارن هەموو سەفارەت و قونسڵخانەکان ئەگەر لە کوردستانیش کڕیبی بەڵام لە ئەوروپا لە سەنتەر وێنەیەکی زۆر قێزەوە نییە هاوڕێ مامەڵە لەگەر ئەردۆغانیش دەکرا مامەڵە لەگە سەدامیش کرا مامەڵە لەگەر بەشار ئەسەدیش دەکرێ بەڵام قێزەوەنن لە دنیا کاتە چ خۆش